بواری فیلمسازی بریتیە لە سیناریۆ نووسین، هەڵبژاردننی ئەکتەر، وێنەگرتن، مۆنتاژ، هەڵبژاردننی بریکاری پشت پەردە و پیشاندانی بەرهەمی کۆتایی بۆ بینەر. بەگشتی فیلمسازی پێویستی بە هاوکاری زۆر کەس هەیە. تەکنەلۆژیا و تەکنیکە سینەمایە جۆراوجۆرەکان بەکاردەهێنێت کە ڕەنگە دەرهێنانی فیلمێک لە چەند مانگێکەوە تا چەند ساڵێک بخایەنێت. ئەژین کاوە دەرچووی بەشی کۆلێژی هونەرە جوانەکان بەشی سینەمایە. ماوەی زیاتر لە 5 ساڵە لە بواری دەرهێنانی فیلم کار دەکات. ئەژین کاوە خولیای کاری فیلمسازی و حەزی بۆ فیلم گەڕاندەوە بۆ تەمەنی منداڵی و وتی: خانەوادەی ئێمانی باوکم مامەمەوە چەند کەسێکی تر لە ناو خێزانەکەمان حەزیان لە باری فیلمە، لەبەرەوە هەرکە لە مناڵەوە بە هەوەکۆم و کەسێ نەڵم لە مناڵەوە بەس زۆر سەیری فیلممانە کرد، شتێ بوو حەزم لێ بوو بەس نەمەزانی چییە. ئیتر بەرەبەر حەزم لە فۆتۆگرافی کرد، یانی یەکەم خولیای من ئێستاش کە زۆرم حەز لێ فۆتۆگرافیە. ئیتر دوای ئەوە بەشی سینەما کرایەوە چووم زانیم کە ئەم بوارە هەیە ئەتوانی بە ڤیدیۆ چیرۆک بگێڕیتەوە لە جاتی بە فۆتۆی بیگەڕیتەوە، ئیتر بۆ زیاتر خولیاکەم دروست بوو، یانی ئەوە شتێ نەبوو بڵێم هەر لە مناڵیەوە حەزم لێ بە زۆر. من تا ئەم دەخێش بەس حەزم زۆر لە سیرکردنی فیلمە، ینی یەکێک لەو سەبەبانی کەوای لێکردم بێمەوە زۆر حەزم لە سیرکردنی فیلمە. ئیتر بەرەبەرە چوومە ئەو بوارەی کە چۆن دروستەکرێ و واری پرۆدەکشن، ئیتر زیاتر حەزم لێ بوو. مۆزوعەکە ئەوەیە دایرێکتین ئیشێکی ئاسان نییە، ینی ببی بە دەرهێنەری فیلمە شتێکی ئاسان نییە. حەزم لەوەیە کە لە بیدایەتی شتەکانەوە، یعنی کە شتێک نووسرا لە بیدایەت و هەتا ئەخیر دەقە لەگەڵ یابم، لەبەر حەزم لە دایرێکتینە، لەبەر حەزەکەم خۆم ڤیژنی خۆم دروست بکەم، خۆم جیهانێک دروست بکەم، نەگەوەیە کە ئیتر دایرێکتەر لە شوێنێکی زۆر بەرزایە. ئەژین تا ئێستا کاری دەرهێنانی بۆ 3 کورتە فیلم کردووە و یەکێک لە فیلمەکان خەڵاتی ڕوانگەی بەدەستهێناوە. ئەزمونونەکانی من ناڵم 3 شۆرت فیلم بوو. یەکەم دانا یەکەم کورتە فیلم ناوی یاری ژیان بوو، باز لە کۆمەڵی گەنجەکە کە ئەدیکتن بە کحول و بە یاری قومارکردنەوە و چ زیانێک بە خێزانەکانیان ئەگەێنن. بابەتی عنی نازانم ئەگەر لێرە هەبێ، بەڵام بیستومە کە ئەو ڕووداوانە ڕوویاوە ئەو شتێکە من کردومە، بەڵام ڕووداوێکی ڕاستین، یانی شتێکی خەیاڵی خۆم بوو کردم بە فیلم. یەکەم ئەزمون بوو لەگەڵ کۆمەڵێک هاوڕێما کردمان. دوای ئەوە شۆرت فیلمێکی ترمان کرد 1 لە 6 ناوە، ئەویش باسی گەنجێک ئەکا کە بۆ ڕزگارکردنی ئەندامێک لە خانەوادەکەی ژیانی خۆی خاتە مەترسیەوە، یاریەک ئەکا کە بۆ ژیانی خۆی مەترسیدارە. ئەوەش چیرۆکێک بوو کە سیناریۆکی هاوڕەیەکم نووسی بووی لە زانکۆ، من دایرێکتینم بۆ کرد لەبەرەوەی کە ئەوە ئەتروحەی زانکۆم بوو. دوای حەزم کرد لە دەرەوە بڵاوی بکەینەوە، خەڵک ببینێ، ینی خۆش نێتەوە ئیشە بکەیت و کەس نێبینە. ئەم شۆرت فیلمی ئێستاش باز لە ڕووداوێکی ڕاستی ئەکات کە خێزانێک لە دەست داعشرا ئەکەن و باوکێک ئەکەوێتە بەردەم قەرارێک کە ئەبێت چەند کەسێک لە خێزانێکی ڕزگارکە یا کەسێکی تر. ئیتر ئەو ئیشێکی ئێستا من ینی مەشغوڵم ئەو شۆرت فیلمە، ئێستا لەو قۆناغیان کە بڵاوی ئەکەینەوە بۆ فیستیڤالەکان بۆی باش بڕواچ کە ڕووداوێکی ڕاستیە، لەگەڵ خانەوادەکە قسەمان کردووە، لەگەڵ چەند هاوڕەیەکمم ئیشەشمان کردووە، ئەمە فەندمان بۆ دەرچوو لە 2 فیستیڤال. ئیتر چەند کەسێکی تر هاوکاریان کردین بوون بە سپۆنسەر لە ئیشەکە و فەندیان کردە ئیشەکەەوە، ئیشەکەمان دروست کرد. سینەما هونەری حوتەمە، واتە هەموو هونەرەکانی دیکەی وەک میوزیک، شێوەکاری و نواندنی تیادا کۆبووەتەوە. زۆر بە خێرایی دەچێتە ناو خەڵکەوە و بینەرانی دەتوانن لی تێبگەن و شیکاری خۆیانی بۆ بکەن. دەتوانن هەست بە فیلمەکە بکەن وەک ئەوەی بەشێک بن لە چیرۆکەکانی ناو فیلمەکە و خۆیان لە ڕۆڵی کارکتەرەکاندا ببیننەوە. یەکەم جار کە ئێمە بیرۆکی ئەومان بوات کە ئەم ڕووداوێکی داعش بکەین بە فیلم، زۆر کە زەیوت ئەمە زۆر دووبارەیە، بەڵام ڕاست نییە، ئەم شتە زۆر ئیشی کەم کراوە لەسەر داعش. مۆزوعەکە بەس داعش نییە، یعنی کە دواتر فیلمەکە نمایش ئەکرێ خەڵک تێگا کە مۆزۆی سەری ئێمە داعش نییە، مۆزۆی ئێمە ئەو بڕیارانەیە کە خەڵک لە کاتی سەختە بێ بیات و هەنێجار پەشیمانیشە، بەڵام مەجبوری، ینی لە بەڕزگارکردنی چواردەورەکەیەتی. بەڕێی من زۆر گرنگە کە ئێمە ئێستا کوردستان لە خۆناغێکایە کە لە ڕووی سینەما و بەرەبەرە هەوڵایە پێش بکەوێ فیلمی سینەمایی دروستەکرێ، شۆرت فیلم زۆر بووە، گەنجەکانی تر هەر کەسە و چۆتە بواری خۆیەوە، ضرورە کە فیلم دروست بکرێت لەسەر ئێستای کوردستان. من ناڵم شتێک دروست بکرێت کە بە ناشرینی کورد پیشان بێ، یعنی ئەو زۆر خراپە، بەڵام ڕووداوی ڕاستی باز بکرێ، یاخود باسی ئێستا بکرێ، گەنجەکانی ئێستا کە سەرخاڵی چین بەچیەوە خەریکن، ئەوەنە بیر لەوە نەکەینەوە کە ئێمە بچینە هۆلیوود و فیلمێکی زۆر ڕووداوەکان کە لێرە نین بیکەین بە ئیش بەس لەبەری فیلمێکی ئاکشن و خەڵک بە سەیری بکەوە، ئەو باش نییە. لەبەرەوەی لە ئەخیرە
سینەما ژۆک و هەر بیزنسێکی تر یعنی هەر ئیشێکی تر ئەمەش بیزنسە هەرچەنە هوەرە بیزنسیشە هەنێک کەسێ سینەما ئەکات بۆەوەی کە تیکت پیا بکە بۆی پارێ پێ پیا بکە و هەنێک کەسیش هەیە بە هوەرێکە هەیە هەردووکی ئەکات یعنی هەم هوەریشی تایە هەم فیلمێکی ژەکا کە بینەری هەبێت ئێمە بەڕێی من ئێمە ئەبێت کە بینەرەکانمان ئێستا زۆر عاقڵن زۆر تێگەیشتون هەموو کەس لە ماڵەوە نێتفلیکسی هەیە ئەبێ بزانیت فیلمە دروست دەکەی یعنی نابێت شتێک دروست بکەی کە ینی خەڵک بڵێەوە چی بوو ئەبێت زۆر باش بێت ئەبێت چیرۆکەکان بەخۆت بێ و ئەگەر هەر کەسێک لەو بینەرانە خۆیان لەو چیرۆکەیە ببینەوە هەست بکەن نزیکە لە هەست و بڕیاری ئەوان زۆر خۆشترە زیاتر تەئسیر ئەچێتە ناو ینی یادگاریانەوەیان لێکا کە زیاتر حەزیان لە فیلم بێ زیاتر حەزیان لە سینەما بێبێن بۆ سینەما ئەمە شتێکی زۆر باشە بۆ ئێمە کە خەڵک ئاشنا بکەین بە سینەمایتر لە کۆتاییشە هەر دایرێکتەرە و ینی ستایلی خۆی هەیە حەزی لە فیلمی کۆمیدیە حەزی لە فیلمی ڕۆمانسیە ئەنی هەر دایرێکتەرە و بەشێک هەڵەبژێرێکە لە کۆتاییە لەسەر ئەمە ئیشەکات ئەو بەشی کە من زیاتر حەزم لێ درامایە ئەو ڕووداوانەیە کە ئەیبینین ڕۆژانە تێکەڵی بکەی لەگەڵ خەیاڵی خۆتە دنیایەکی جیاوازتر دروست بکەیت زیاتر حەزم لەوەیە ینی حەزم لە شتێ نییە کە بە ڤیژوەڵ ئیفێکت و بە ساوند خەڵک ڕابکێشم بۆ ئیشەکە حەزەکەم چیرۆکەکە خەڵکەکە ڕابکێشە دراما دۆبلاژانە شتێکی باش نین بەڵام لە کۆتاییە لە هەموو شوێنەکان شتە هەیە لە زۆر وڵات ئەماکرێ ئێمە زیاتر نزیکین هاوسین لە تورکیا و ئەوانە هێنین بەڵام لە هەموو شوێنەکە دراما و فیلمی بە دۆبلاژی ئەهێنن بەڵام ئەو پرۆدەکشن ئەو شەریکانە لە جیاتیوی کە و پارەیە سەرفەکەن پارێکی زۆر سەرفەکەن بۆ وەرگرتنی کۆپیڕایتی دراماکە و اینجا تەرجومەکردنیشی ئەو پارانە بیر لەوە بکەنەوە کە پلانێکی درێژخایان دروست بکەن کە بیکەن بە فیلم یا بیکەن بە دراما زۆر ئیسپادەی بۆ ئێمە زیاترە لەبەرەوەی کە خەڵکی باشمانەیە سیناریۆی باشمانەیە تیمی باشمانەیە و بازارێکی باشیشە بۆ گەنجەکانمان و کەسانی کە لەو بارە ئیشەکان ئیشیان بۆ دروستە بێت بەڵام ئێمەگەر هەمووی دانیشە خەریکی دۆبلاژی دراما بێت هوەری ئێمە پێش ناکەوێت هوەری وڵاتەکەی ئێمە لەبەرەوە هیوادارم کە ئەو شوێنانە ئەو کەناڵانەی کە دراماکانیان نیکەن بە دۆبلاژ کراو بیر لەو بکەنەوە کە ئەو پاری سەرفیەکان بۆ بیبەند بۆ شەریکەیە کە بیکا بە درامایەک یا بیکا بە فیلمێک ئیتر خۆ هەر هەمان شتەکاتەوە سیناریۆکی باشترە واقعیترە لەناو خەڵکەکایە زیاتر لی تێگەی ئەسڵان ئەو کۆمپانیای ئەتوانێت هاوکار بێ بەوەی کە چیرۆکەکە بەهێزتر بکرێت من وەک دەرچوێکی کۆلێجی هونەر بەشی سینەما زۆر ئیسفادەم لێکرد لە بەشەکە لەبەرەوەی کە زۆر عادەتەن من ینی زیاتر لە ڕووی پراکتیکی و ئیسفادەم نەکرد لەبەری ئەو ساڵی کە من چوم ئێمە وەجبەی یەکەم بووین ئەچی زەمان نەبوو زیاتر لە ڕووی نەزەری و ئیسفادەم لێکرد لە ڕووی مێژووی سینەما لە ڕووی ئەو شتانەی کە بتوانم چۆن ئەگەر فیلمێ دروست بکەم چۆن باسی بکەم چۆن بینوسم ئیسفادێکی زۆر باشم لێکرد و مامۆستاکان بە گشتی باش بوون ینی من کێشەم لەگەڵ کەسیانە نەبوو هیوادارم شتەکانیان چاک بکەن و مامۆستای باش بێنن و تۆزێ نازام ئەپدەیتی پرۆسەکان بکەنەوە سەری باشماندانەوە ئەو فیلمانە هەموو لە ئێستادا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ژمارەیەکی زیاتر لە ژنان هاتوونەتە ناو بواری فیلمسازیەوە و فیلمسازانی ژن دەتوانن لە ڕێگای فیلمەوە چیرۆکەکانی ژنان بە شێوەیەکی باشتر بگێڕنەوە ئێستا لە چاو ساڵانی ترا بەڵێ پێشکەوتووە و بواری سینەما بەگشتی ئافرەتی باشی تیا ئافرەتی زۆر سەرکەوتوی تیا لە هەموو بەشەکانیان نەتەنها بەشی دایرەکتین و لە کۆتایی شائیتر خولیای کەسەکەیە ینی ناتوانانی بە زۆر کەسێ بێنی بڵێ بە دایرەکتەر خانمان زیاتر بەوە ناسراون کە زۆر وردن زۆر بە دیتیل ئیشەکەن لەوە ئەچێشتێکی زۆر باش بە کە کۆمەڵێک سیناریۆ نووسی ژنمان بۆ دروست ببێ لەبەری ئەوان زۆر جوان چیرۆکە گەڕنەوە و سەرەتای هەموو سینەماش و فیلمێک چیرۆکێکی باشە هیوادارم هەر خانمێک لە هەر بوارێکە هەستەکە کە حەزی لێ باشەتیایە پەری پێبەرێ من چەند هاوڕێکمەیە کە دایرێکتەرن ئەوانی ژۆ خانمن و ئیشی زۆر باشەکەن و ئەتوانن وەکو بەڕێستانوتان چیرۆکی خانمان باشتر بگێڕنەوە من دڵنیام کە ئەگەر ئیش بکرێت لەسەر چیرۆکی ژن بەگشتی هەم لەسەر سەرکەوتنەکانیان ینی هەموو کات ژنان ژێردەستە نین یاخۆدەوە نین کە ناخۆشیان بینیوە هەنێجار ژنانی ژەن زۆر سەرکەوتن زۆر ئیشی باشیان کردو چوونەتە پلەیەکی زۆر بەرز بەگشتی باز لە ئافرەتام کرێ با دایم ینی کە بینە سەرەوەی کە باسی ئافرەتی کورد بکەین با باسی نەکەین کە ناخۆشیان بینیوە و باسی ئەوش بکەین کە خەڵکی زۆر سەرکەوتو هەیە ئێستا خەڵکی زۆری شکەرە ینی ئێستا لە کوردستان ژنان خەریکە ئاستی ئیشکردنیان بەرزترێ بێتەوە لە پیاوانیش کە ئەو شتێکی زۆر مهمە لەبەرەوە بەگشتی ئەبێت هەیە ئەنی من خۆم بینیمە کە فیلم لەسەر خانمان دروستکرێ بەڵام هەوڵ بین کە وەکو هەموو دنیا
ینی جوانی یەک بین بە ژنە کوردەکان کە لە چ شتێکا زۆر سەرکەوتون لە چیا باشن کۆمەڵە خانمێکی جوانمانەیە کە لە شوێنێکی زۆر باشن پێویستە شانازیان پێ بکەین و باسییان بکەین و کۆمەڵە کەسانێکشمانەیە کە چیرۆکی زۆر ناخۆشیان بینیوە ضرورە ئەوش بگەڕێنەوە بۆی نەوەی دوای ئێمەکەریان بزانن کە کورت چی بینیوە شتەکانی زۆر هوەرین ئەنی کلیپ ئەکا فیلمەکە شۆرت فیلمیانەتی هەرچی شۆرت فیلمە زۆر بگەنجەکان کە شۆرت فیلمە